ڕاستەکەی هەم لە ڕووی لایەنە قەومیەکەوە یا لایەنەتەوەیەکەوە کە ئەو بەڕێزە سەرکردەیەکی شۆڕژێر و ماندوو نەناس و خاوەن خەباتی میلەتەکەمانە لە هەر چوار پارچەی کوردستانە، هەم لە ڕووی لایەنە قانونیەکەوە کە پارێزەرانی کوردستانیش قانونیەکانی کوردستانیش هاوشێوەی خێزانی یاسایی لە جیهانە کە ئەمڕۆ کۆدەنگیەک دروست بووە بۆی کە لە ڕووی قانونیەوە مافەکانی مافە یاسایەکانی بەڕێز ئۆجالان کە لە ساڵی 90ەوە دەوڵەتی تورکیا بە تۆمەتی بە چەندین تۆمەت کردوێتە ناو سژنی ئیمرالیەوە، پێویستە پارێزەرانی کوردستانی هاوشێوەی ئەو پارێزەرانەی تر لە پارچەکانی تری کوردستان و جیهانە بە ئەرکی خۆیان هەڵسن هەڵوێستیان هەبێ کۆدەنگیە دروستکەن بە جیاوازی ئینتیمایانەوە ئایا بۆچوونیان لەگەڵ جۆری خەباتەکەی بەڕێز ئۆجالان ئەگونجەیان ناگونجێ، بەڵام لە کۆتاییە بەڕێز ئۆجالان لە ڕۆ ئینسانیەکەوە دیارە کەستەمی لێ ئەکرێ لەلایەن دەوڵەتی تورکیاوە. چەندین ساڵە بینینی پارێزەرەکانی لێ قەدەغە کراوە، بینینی کەسوکاری خۆی زۆر سنووردار کراوە کە نایبینن لەو جەزیرەیە ماوەتەوە. لایەنی تەندروستی و لایەنی دەرونی ئەو بەڕێزە زۆر گرنگە کە لە ڕێگەی ئەم فشارەی پارێزەرانی ئەو هەڵمەتی کە پارێزەرانی جیهان کردویانە بۆ ئاسانکاری ئەو ڕێوشێن و پێودانگانەی کە دەوڵەتی تورکیا لەسەر ئەو زیندانەی داناوە کە ئیمرالیە بکرێ بەڕاستی. ڕاستەکەی تۆمەتەکەی ئۆجالان هەرچیە بێ کە لە ناو سژنە ئێستا لە ساڵی 90ەوە سژن کراوە ئەو بەڕێزە، ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ لە ڕۆ ئینسانێکەوە لە ڕوو مرۆڤایەتێکەوە لە ڕوو قانونێکەوە ئەم کەسە ئیهمالکەی، ئەم بابەتە بۆ بە بابەتێکی نێودەوڵەتی لە بابەتێکی ئیقلیمی و ناوخۆیی و کێشەیەکی سیاسی داخلیەوە سەری کێشاوە بەرەو بابەتێکی نێودەوڵەتی، چکە بیرمان نەچێ ئەمڕۆ دۆست و لایەنگرانی ئۆجالان لە لایەنە ئینسانیەکەوە زۆر بەرفراوان بوو، ئەویش بەهۆبوونەی ئەو پاشخانە فکری و سیاسی و نێونەتەوەیە گەورەی کە ئەو بەڕێزە هەیەی، ئەمە وای کردووە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی چاویان لەسەر کەیسی گرتن و مافە سیاسی و یاسایەکانی ئەو بەڕێزە بێ لە ناو سژنە، بۆ ئێمە وای کردووە ئەم بابەتە زیاتر ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگێ لە ڕەهەندێکی ناوخۆیەوە پەلی کێشاوە بەرەو ڕەهەندێکی نێودەوڵەتی، یعنی خودی گەورەی ئەو پیاوە خۆیەتی و پاشخانە فکریە بەرفراوان و دەوڵەمەنەکەیەتی بەڕاستی. بێ ئەم بابەتە کەمپینێکی میدیایی بۆ بکرێ سەرەتا و گرنگی ئەم بابەتە ڕوون بکرێتەوە بۆ خەڵک بەگشتی و لە ناوێنە چینی یاساناسان و پارێزەران بە تایبەتی ئەم بابەتە ناکرێت بە بابەتێکی ئایدۆلۆژی بەڕاستی بیری لێ بکرێتەوە سیر بکرێ، ئەبێ بە بابەتێکی یەکەم جار قەومی ئەم پیاوە دوجار پیاوێکە کووردە و بەشێکە لە میلەتەی ئێمە ئەکرێت لە هەر پارچەی لە پارچەکانی کوردستانە کە هاوڵاتیەکی کورد زیندانی ئەکرێ، زوڵمی لێکرێ، لە سێدارا کرێ، سژنەکرێ، ئەچەوسێنرێتەوە، زمانی دایکی لێ قەدەغەکرێ، یەی نەجواب قسەمان ئەبێ کەمپینی بۆ ئەەکەین. چجا ئەوەی سەرکردەیەکی سیاسی وەکو عەبدوڵڵا ئۆجالان کە ساڵەهای ساڵە خەباتەکە لە پێناوی مەسەلەی نەتەوەکەیە و کەیسی کوردی لە باکووری کوردستان و هەر چوار پارچەی کوردستان بەرەو ئاراستەیەکی تر بردووە، بەرگێکی تری کردووە بە بەری خەباتی نێونەتەوەی گەلی کووردا، لەبەرەوە بێ ئێمە بەم شێوەیە تێگەشتنمان بەڕاستی بۆ کەیسە هەبێن، نەک بەرتەستیکەینەوە لە چوارچێوێکی سیاسی دیاریکراوە کە ئەمە سەرۆکی حیزبێکە دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا دەستگیری کردوێتە سژنەوە، بۆیە بەڕاستی بێت چینی پارێزەران و یاساناسان سوپاس بخوا کە ڕۆشنبیرن، ئەزانن ماف چییە ئەرک چییە، ئەبێ قوڵتر بیر لەم بابەتە بکەنەوە و ئینشەڵڵا بە هەمومان بتوانین لەم کەمپینایە بەشدار بین.